پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح بخاری مسلم دا دەفەرمێ إن في الجنة بابا يقال له الريان لا بەهەشتا هەشت دەرگامان هەیە خوای گەورە بە نسیبمانی کە یا ڕەبی. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم دەرگاکان زۆر فراوانە بەڵام ڕۆژێک دێت ئیزدیحام دروستە بێ خەڵکی دەڕواتە بەهەشتەوە ئەوەندە خەڵکی دەڕواتە بەهەشتەوە بە پشتیوانی خوا. جا دەرگایەکەی دەرگای ڕەیانی پێ ئەڵێن بۆی کە تێر ئاو بی تێر ئاو تینوێتیت نەمێنێ. ئەو دەرگایە تایبەتە بەو کەسانەی کە بە ڕۆژوو بوونە ڕۆژویان گرتووە. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم هیچ کەسێک لەو دەرگایەوە ناڕواتە بەهەشتەوە ئیلا ئەو کەسانە نەبێ کە بە ڕۆژوو بوونە لە دنیادا. هەر کاتێکش خەڵکی ڕۆژوان لەو دەرگایەوە چووە ژوورەوە مەگەر خوای گەورە خۆی بزانێت عیبادەتێک تایبەت بێ بەخۆیەوە. دەرگایەک ناوی دەرگای ڕەیان بێ لە بەهەشتا دانرا وەکو ڕێز و حرمەت و پێشوازیەک بۆ تۆی ڕۆژوان بە ڕۆژوو بوویتە شایستەی ئەوەی کە لەم دەرگایە بڕۆیتە ژوورە ئەو بۆ بەهەشت. بێگومان دەرگایەکی زۆر گەورەیە. پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ خواناسان پیاو چاکان دەڕۆنە ژوورەوە لەو دەرگایە. ئومێدم وایە ئینشاڵڵا ئێمەش لەو کەسانە بین کە ڕۆژێک بێت لە دەرگای ڕەیانەوە پێشوازیمان لێ بکرێ مەلایکەی خوای پەروەردگار هەمویان پێشوازی لە ئیمانداران دەکەن سەلامی خۆیان بەسەرا دەبارێنن سەلامی خواتان لەسەر بێ یاخوا بەخێر بێن بۆ بەهەشت پێشوازی گەرمت لێکرێ حتى إذا جاءوها وفتحت أبوابها هەر کە ئەگەیتە دەرگای بەهەشت بۆ کرێتە سەر پشت فەرموو وەرە ژوورەوە پێشوازی گەرمت لێکرێ. ئەو دەرگایە لە دەست خۆت نەدەی ئەو پێشوازیە گەرم و گوڕە لە دەست خۆت نەدەی دڵخۆش بە تینوت دەبێ ڕۆژێک دێ بە ئیزنی خوا لە دەرگای ڕەیانەوە پێشوازی گەرمت لێکرێ لە بەرامبەری ئەوەدا بە پشتیوانی خوا کە بە ڕۆژوو بوویتە.